باش باشا برزا استراتيجية وضع كان خيان أونية باشا باشا كاكيشان باشا برايمن باشا بقول ما انت باشا بساقي معيدة بخير من ستشاو يا اخوة بخير من ستشاي أنا محمد خلاص مشي خوش مدوب ردانا وجماعة ولا والله يا أنا محمد إخوة وشينية كل حشر مقابلة حشر بقول توصيلي شون أورسان مدوب ردانا أو بيشان تاني هو برادر يقدر بيتنا دروسي كردبو دسا كان يخوش بياد قال مش لي دامنا وتنبأ هل هبي بورش قال أجل مردم دسا قبل كم دارين بل أما أرى محمود بدش كيشا ورسمك والله بخير بالإنجاب إنجاب بخير بين سرشاوم هاتن عزيزان خوشويستان صر روح والسدل خلال محمد لخدمتنا أمشوا والله يقدر واللي بدن بسرتها وهي أمشوا زوتورا أما كيشيء كاكيش أمشوا زوتورا لبروا عقتان ليبت تورتر مكان بو دود وشوتي كلامك أرى دو دقة وسنتها مبرزان كوبنا عزيزان صلاة ستشا وكاني من هاتن يا أخوة بخير بين هاي ولا هزاز صلاة ولا خوتان لا وداني مالكانتان لا كسوكارو عزيزانتان لا خوشويستكانتان لا عشق علاقكانتان دنياك أرى محمد رزق حرمتي هي بوها مو إنسان باشا كان يأكو ملقايا سندان بدا لجلاليا كانوا لملايا كانوا لجماعتي قدكش لا برادي حاربو خوشي لا ولا بل هو بين أفشين بخوا وتشاوا ناخذ توكاك بحال دمي بيو بني على الساس نادن شو كوكي تشاقرني بها باش أرى والله همتان بخير بين همتان بخير من ستش صلاة ولا إيوي برس بلويك داس كم ببابة كم أجل من أولاه الشرطين جابوا مايا استا بزمي واما كله كردستانيا جنب هيش تجنايا براسي جنب بوقس القرآن النايا وكو بافل وكو شانازو وكو قباد وانا كاخوان نوكري بن ماري بازاني بون باوكي شانا سنقوركي مدام صفات اللي بدني كردو او تيهن هاد نوكري بن ماري بازاني بون ريكو بيك جاري يكسر بحكمتك هولي الموت اموت كاكا من وكو هاوسروكي يشيتي اگر او ستافنان ونا حكمة قباد اوان ريك كسك ان يرم اي كان بجيغري مسؤول وكو نونري يشيتي لحكمته بو وزير كان همو بوسا كان بركم وبراسي وكو هاوسروكي يشيتي زو شتي نازل موكاله بودسي بونا براسي اگر من بم همو امانه كم لحقيقتها ريك لقد باتياق سيكون كاك من هاوسروكي يشيتي ببيا ساكاني خوتا نساكاني حكمتي هلم او بوسانا همي بركم وكاك نابي اوابت كسي بو شوني قباد ان يرم كسي بو فانا وزير بو اما بو او بو وكام وزير مايو خور على اخر كينا مايو كسي خمشون كيو تو هو ولا تاع ولا هو ماشي كينا عجيب غريب ني خوش يسالي من اسمعي كم تقولين كاك بخوا من يسات ولم بيسخر ريسكم كلاهو شريه توري بيك كاك ما مشي شتي هشبر يعني كم براسي كاك ناس مناكم ولا قصي قور وقصي بوشي ولا بابتها بحر حرب بالو قال عايزنا باسكي مع منيم طبعا هموتان اسانن من بدي جاي أمصالنا كم خوم لكم ولا لقريكم ولا مواضع داوا وكو شنجار بيموتون إنسان كان يكون الجاي إيما هميشة دور ويان هي الرؤية كيان أويا ككم الجا بدليتي قبوليتي الرؤى حقيقتكي لتاريخية دلينا خات هل يقل إيما لبياو لجن لكج لكور دنياي شي تايبت بخوي هي ك لتاريخية وناتواني ام دنياي درخا بو تيغراي كوملغا لبرويكا بكببي اخلاقيا كان بدناويا كان رسوايا كان فلان فيساريا كان بلام لناخشة همو اما لواقعها بويا من زور جار خوم لا
حتى لوێناکردنی دنیای سیاسەتە تا هەموو مەسەلە کۆمەڵایەتیەکان، مەسەلەی پەیوەندی خێزانیەکان، مەسەلەی عیشق و عیلاقاتەکان، مەسەلە سێکسیەکان، قسە و باس و نەزەری زۆرم هەیە. بەڵام لەبەر ئەم کۆمەلگایە کە یەن تەخوینت ئەکەن ئینسان ئەبێ بێدەنگ بێ و ئەو حەقایقانە یا ئەو دنیایی کە خۆی بڕوای پێێتی بۆ کۆمەلگای نەخاتەڕ. بۆیە زۆر جار بە بەرنامەوە من خۆم لە قەرێ ئەوانە نەداوە و نەهاتوم ئەو شتانەی کە خۆم بڕیە قەناعەتم پێێتی کە خۆم باوەڕم پێێتی بێم بۆ کۆمەلگای بخەمە ڕوو. کاکە دژی پارتی قسەکەم هەر گوێن مێنێ، دژی یەکێتی قسەکەم هەر گوێن مێنێ، دژی گۆڕان قساکەم هەر گوێن مێنێ. ئەگەر قسەش نەکەم دابنیشم ئەڵێنەوە ئارام محەممەد هەر گوێن مێنڵێ خۆی فۆشۆ بۆ یەقسە ناکە. یعنی بەڕاستی من بەزاڵە هاتووم، یعنی ژیرم خواردووە بەدەست چیەوە؟ بەدەست ئەم میلەتەوە. بۆیە بڕیارم ماوە ئەگەر تەمەن مەودا بدا بتوانم هەموو ئەوانەی کە قەناعەتم پێێتی بنووسمەوە وەکو کتێب بۆی بۆ ئایندە بمێنێ کە هەمووی لە مێشکما بەڕاستی گەڵاڵەیە ڕۆژانە لە مێشی خۆمە شەنوکەوێکم. بۆیە هیوادارم کە ڕۆژێ دابێ بتوانم ئەو مۆزوعانە بنووسمەوە و بۆ تێگڕای کۆمەلگا باسی بکەم. ئەم شەو هەندێک شت ئەڵێم تایبەت لەسەر ئەم خەڵکانەی کە ناویان لە خۆیان ناوە ئۆپۆزۆسیۆن وە گوایە ئەمانە دژی پارتی وێشێتی. لەسەر ئەمانە کۆمەڵی قسە و باسەکەم لە زمنا شیکەیەتە بەردەستی لە ئەندام پەرلەمانەکەی گۆڕان یاسین خزرێکیەیە لەسەر ئەمەش ڕەنگە نەزراتەکانی خۆم لەسەر ئەوەش دیسان بڵێ و هەندێک ڕاستیش بۆ ئێوە ڕوونکەمەوە کە مۆزوعەکان چۆنە. چونکە من وەکو ئارام محەممەد لە پیاڵەی ئەوە مەلە ناکەم. من ئەمەندە خەڵک ئەناسم هەر شتێک کە ڕوو ئەدا هەتا وەکو هێلکەی پاکرا و نێتە بەردەسم من لەسەری ناڕۆم لە حەقیقەتە. باشە. من لەسەر ئەمانە قساکەم چونکە یەکێتیەکان و پارتیەکان هەرچی بە من بڵێن ئاساییە. تەواو من دژی ئەوانم ئەوانش دژی منن. بەڵام بۆچی ئەم بەناو ئۆپۆزۆسیۆنانە لە ناو لە دەرەوەی وڵات ئەوەندەی کە سەرقاڵی شکاندنی یەکترینن نیو ئەوەندە بە شوێن ڕێکەوتنەوە نین تا کۆ ببنەوە بە یەکەوە وەشتی هەڵبجێنن دژی ئەم دەسەڵاتە. بۆچی لە بادینانەوە بیگرە هەتاوەکو هەولێر و سنووری مووسڵ هەتا ئەگاتە تەگەڵۆ بیارەوە هەتاکو پێنجێن و ئالەم بابەتانە هەتاوەکو گەرمیان هەتاکو ئەمریکا و کەنەدا و ئەوروپا و هەر هەموو ئەمانە بۆچی ناتوانن بە یەکەوە کۆ ببنەوە ئەوانەی کە دژی ئەم دەسەڵاتن. من ئێستا بۆ خۆم کەوتومەتە ناو کۆمەڵێک گومانەوە عەزیزانی من. یعنی دوای ساڵانێک گەیشتومەتە ئەو بڕوایە زۆرێک لەمانە بە جۆرێ لە جۆرەکان کلکیان بە پارتی وێشێتیەوە گرێداوە و بە بەرنامە چوار قسە دژی پارتی وێشێتی ئەکەن و چل قسە دژی ئەوانەی تر ئەکەن کە دژی دەسەڵاتن واتە دژی پارتی وێشێتین. زۆرن ئەوانەی ساڵانێکە ئیش و کاریان بەس لێدانە لە ئارام محەممەد. سوکایەتی نەماوە بە ئارام محەممەدی نەکەن، درۆن نەماوە بۆم نەکەن، فایل نەماوە بۆم نەپێشنەوە بەبێ ئەوەی یەک بڵگیشیان هەبێت. باشە شەو و ڕۆژ سەرقاڵی دەمپانکردنەوە و بێشەهامەتین لە بەرامبەر ئارام محەممەدە. ئەمانە خەڵکانێکن لە ژیانیانە یەک کتێبیان نەخوێندوەوە عەزیزانی ئارام محەممەد، ناتوانن یەک بوتاری فکری یەک بوتاری معرفی بنووسن. باشە وەکو ئەوەی کە فەیسبوک دەرگای تەوالیەتی مزگەوتەکان بێ چوار دێر ئەنووسێ بە ئەکاونتەکەی خۆیان تژی لە سوکایەتی و بێحورمەتی بە ئارام محەممەد. باشە تۆ ئەگەر پیاوی دەسەڵات نیت بۆچی شەڕی ئارام محەممەدەکەی زەحمەت نەبێ؟ ئارام محەممەد سەرۆکی هەرێمە، سەرۆکی حکوومەتە. من عەقدی 50 ساڵم لەگەڵ تورکیا واشۆ کردووە، من لەشکری تورکیام هێناوە بە باشووری کوردستان، من ئێرانم هێناوە، من بوجە وەرەگرم و موچە نایان بە خەڵک، من نیو موچە ئەیان بە خەڵک. ئارام محەممەد لە دژایەتی پارتی وێچێتیە کەمی کردووە، کەمی هێناوە. من بۆ خۆی پرسیارم من 27 ساڵە ئاوارەی دەستی ئەمانەم. ئەگەر تۆ پیاویان نیت بۆچی یەی شەڕی ئارام محەممەد دەکەی؟ ئەگەر ئەیشیکەی بۆچی شەریفانە نایکەیت؟ بۆچی نایە سڕاعی سیاسی، سڕاعی فکری، سڕاعی تێگەیشتن لە یەکترکەی بۆ ئەوەی کە بتوانین ئەم سەنگەرە فراوانتر و گەورەترکەین و کۆ ببینەوە دژی ئەم دەسەڵاتە سەخیفەی کە لە باشووری کوردستانە هەیە. عەزیزانی ئارام محەممەد لە بەردەرکی سەرای سلێمانیەوە لە پەنا ڕسمەکەی شێخ مەحموودەوە بە شایەدی هەموو ئەوانەی کە ئارام محەممەد ناسم
لسدمي بري كردستانيوا او كاتفا يقرش مديري اسايش بوا حتى ام دقيقه كمل لقل ايوا قساكم ام ارى محمود دجي ام صلاته جنگاوم اوي كبيم كلابي دريخي من كردوا باشا لصاري نويكو لسدمي بري كردستانيوا باشا فيقرش كاتي خوي هرشي لمن كردوا كشالاسي دجي بري كردستاني كشي ام بيوجدانانا هر روجا ام كان بياي فلانو ارى والله خوي فروشو ارى والله امي كردو ارى والله اوي كرد باشا ام خو فروشيم بو كي زحمه النبي من 25 صال 26 صال بو كهاتومه اوروبا عزيزاني من هو تا لو بري لوتكي جنجيتيا باشا اسا 50 صال فت كدوا تيم براندوا ام خو فروشيه بو كي زحمه النبي ها اگر تو نوكري ام د صلاه نيت بناوي اوبوزيسيونوا بوشي ببي بلغا منفع بيشيتو بو ارى محمد كان ها والله عزيزان زلامي واقسم بقسم بي عليه نوكري يشتي بوا حتى درزبوني قران باشا بارتي بوا حتى اوكاتا باشا سيدوس على ارى محمد هاوركات بابا اسايا يشتي كان بارتي كان دجنبن ما في خويانا تو ما بيشنو ما فيانا بمكوجن ما فيانا بلام تو بوشي وكو دس خدا قرتوها قوي دشي دا صلاتي كشي ايشي وكانت ليدان لا منو لفلان ولا فيسار اقد بكري جيراني بوشي وكان زحمه النبيت ها والله عزيزان هيك بشرنيه باسي هيك تو باتي كان كما باسي اواني تبدوش من خو زانم هيك بشرنيه دجي ام ارى محمد شينو سيبي بناوي اوبوزيسيونوا اقد بياي باتي وشتي نبيت جاحزكا يقرن سيري اوبوزيسيون بخواتو زورناي فشدجي دا صلاه اللي بدا بياي دا صلاه دروكي بكري جيرانيت خود شادوتو لناو ايميا لناو برينا رزايتي كان دجي باتي وشتي باشا بشراني كان عزيزان بين صاله صد بوسي دجي ارى محمد كردو باشا بلام اوانا بمرن ارى محمد ناوي النابت والله ما نادمو ازان بوشي چونکە خەڵکی کاڵفام و نەخوێنەوار و جاسوسی دەسەڵاتن دەسەڵات لەناو بەڕێ ئۆپۆزیسیۆنە ئەمانەی چەقاندووە و ئەمانەی دروست کردووە هەر ئەمەیشە عەزیزان ئەم بەرەیە ساڵانێکە هیچی لێ سەوز نابێ هەمووی پارچە پارچە هەمووی بێ ئیرادە ئەمانە هاتوون بە ناوی دژی یەکێتی و پارتیەوە سەرقاڵی جاسوسی کردن بەسەر ئەم و ئەوەوە فیتنەی ئەکەن لە بینی هەسوڕاوەکانە فایل ئەپێشنەوە بۆ فڵان و فیسارەکان تا ئەم خەڵکانە یەکگرتوو نەبن هەمویان گومانیان لە یەکتر هەبێ هیچ کەسێک متمانە بەویتر نەکا باشە یەکتر بە خۆفرۆش و بە خائین بزانن و ئاوی دەستەکان بشۆ هەمووی پیای دەسەڵاتن ئەمانە کاک آخر عزيزان من بو نزانانا عليم اگر بموي هالشي بكم لخلقة ترسم بياني اسم ابن ببارتي بياني ابن بيشيتي بياني ابن لا امام سعدي بابي ابن برمالي هلا قرمو ابن بيقتو ابن بكم الاسلامي وش انت عم حسابه بو كسانه بكم براسي ها ابيك يا خا مبارك اخاتان نقول لك قدك يا كاكا لسر ابا جن ما بقرا محبيله ايش خلق سكاتين بيكا لبوري كم دشي ابلاكاتي خوي نسيمو باجني شو ناو بارتيو يكسي شامتا نبو يكس برانبري بكات باشكات شو ناو بارتي باشا يك نتاري بلا رخنيكي لي بقل شو كبو لبري شقي هي باري بي اتسن خلطان بو بنيه شقوتا اللي بعد بتاعت برشق يا اجا شنو بو كردستان شقكاريتان كا بو يعني بلام ارى محمد شقوشتينيه احسائيه دزي كنت بو خو هجانش بياكشو قصي بيبره باشا من يكا او جاسوسانا انا اسم خوشي سالمين يقرن بناي اوبوزيسيون وبين لنا وقران ولا دري قران ولا مولو امانو قسمك من اسلام كاوانا بيدي صلاه براسي باشا شو كم يجو بحيل كحيل كودام بانك انه بشهامتنا نانسيته الواقع باشا عزيزان برونسيدي ادبياتي ارى محمد كان شيما ولا الدنيا بابنا مالي بازين لك البيت فن لسدمي سلوك نامو كاتي خويا كوسان بوستا كمن بدن بلوم كدو خلط ببلوتوث لكوسان ان البو يكتر باشا سلوك نامك كمن بدن جي خون خن بو باشنيا او كاتا كان نشوان جيكتيبو باشا امجرو جانورانا هموي تشاجيري بدرجاي بارتي يكتيبو لكوميتا كان براسي باشا شرنما دجي بنا مالي بازاني بارتي نيكا لو سدمانا كمن سلوك نام بلاو كدو عزيزاني من خلط ببلوتوث بيتيان انات انو امشي ايوي ام خسيه بكات باشا نيورا قسم كان لاوروبا لناو دارو بد بارتي يشتيبو همو ام ساختشيانا نوكري بارتي يشتيبو نو امانه كاكا او كاتا كمن او حوال مكرت باجي هيش نماوا امانه بارا محبين نلم هيش نماوا من بجلا طلباني نلم
باشە بەیەکەیەکە سەرانی پارتی وێچێتی نەکرد بێت هەزاران ناحەزی وام بۆ خۆم دروست کردووە لە ناو پارتی وێچێتی و بنەماڵی بەجێن جەلالیەکانە ئەوانەی جوێنم ئەگەنێ ئامادەن پێڵاویان بۆ جووتکەن بەڵام هەولیان ناگرن وەکو پێڵاو جووتکەریش باشە کاکە دژی پارتی وێچێتی و ئەوە بم جوێن مەدەنێ دژی نابم بێدەنگ ئەبم هەر جوێن مێنێ تومەس ئەمە ئەرکە و پیاس پێراوە ئەمانەیەن بەناوی ئۆپۆزیسیۆنەوە تۆڵەی دەسەڵات لە ئارام ئەحمەدەکانەکەنەوە بێحرمەتیمان پێیەکەن بۆ ئەوەی تۆڵەمان لێ بکەنەوە بەناوی ئۆپۆزیسیۆنەوە بەڕاستی من چی بکەم کاکە تۆ بچووشیت تۆ بە پەلاماری ئارام ئەحمەد گەورە نابی هەموو ڕۆژێ 100 جار پەلاماری ئارام ئەحمەد بدە گەورە نابی چونکە تۆ قەزەمی تۆ پشوویکی تۆ گرگنی تۆ هیچ نین بەڕاستی کاکە تۆ سەرەوا بێ لە مێشکتان نییە یەک کتێبت نەخوێندوتەوە کاکە باشە ئێوە هەمان شەقاوەکانی سەردەمن کە لە کۆمیتەکانی یەکێتی و پارتیا دانیشتبوون بایەشتانەیە زەڕێک ئاڵۆگۆتان بەسەرا نهاتووە هەتانە لە ئەوروپایە بەم هەموو ساڵە 1 سانتیمەتر بەرەو پێشەوە نەچووە باشە لە شوێنی خۆیان هەر دانیشێ هەندل لێیە بەرەو پێشەوە ناڕوە چکە نازانن کتێب چییە نازانن معریفە چییە نازانن فکر چییە نازانن زانست چییە هیچ نازانن بەڕاستی ئێوە کاکە ئێوە ناخوێنەوە بەیانی بڵێ مەسعود بارزانی ئەم کارەی باشە خێرا کراون بە پیاوی مەسعود بارزانی باشە ئیتر مێژووی ئەم 30 ساڵە هیچی دیار نییە لە مۆقیفێکا بڵێم شاسوار باشە ئەوە تەواو ئارام ئەحمەد خۆفرۆشە ئەگەر بڵێم ئەوەی دژی لاهور کراوە ناڕەوایە ئارام ئەحمەد خۆی فرۆشتووە بە لاهور کراکەوە بۆیە واڵێ باش نییە ئێوە بەتاڵن بەتاڵ ئێوە خاڵی بوونەتەوە حتا لە ئەخلاقی سیاسی و کۆمەڵاتی و دینیش چونکە ئینسان نابێت درۆست و ساختە کار بێ ئێوە نابن بە هیچیش نین لە ڕاستیە ئێوە هەن بۆیە پارتی وێچێتی 1 ملیان قەویە بێ ڕۆژانە کاکە ئێوە هەن ئێوە باشە ئێوە هەن من پارتی وێچێتی بم ئێوە دوژمنم بن وەڵڵاه بە شۆرتەوە بۆ خۆمە خەوم ئێوە چین کاکە ها پێتان خۆشە پێتان ناخۆش بێ من شتم ئێوە هیچ نین ئێوە بچووکن گرگنن تەواو بێزم نایە ناویشتان بەرم بە حەیاتی والله زەلامێ 5 ساڵ قسە بە ئارام ئەحمەد تایسەنەوەم نەبردووە عەزیزانی ئارام ئەحمەد باشە ئارام ئەحمەد وەکو سێو لەسەر دڵی هەمووتانە خڕ بووە لە ڕاستیە من هەرچی بکەم تۆ دژ بیت ئەگەر پیاوی دەسەڵات نی ئەی تۆ پیاوی شەی زەحمە نەبێ هەرچی بکەم تۆ هەر هیچ شتێکە قبوڵ نییە هەرچی بکەم تۆ هەر تێ ناگەیت باشە من عەزیزان چەند ساڵە قسە بۆ خەڵک کاکە چەند ساڵە زەحمە نەبێ ئەرێ کاکە ئەوانەی کە لە من تێناگەن ئەرێ کاکە ئێوە مەغۆڵن ئەرێ کاکە ئێوە ئاوان یعنی ئەم هەمووە قەڕنێ من هاوار بۆ ئێوەکەم ئێوە هەر تێناگەن کەواتە کێشەیە لە مێشتان هەیە بەڕاستی یا خۆفرۆشن لە حەقیقەتە یا ئێوە خەڵکانێکی عەقڵ ناتەواو و نوقسان و مەغۆڵن بۆی لە شتەکان حاڵی نابن قسەکە لەسەر ئەوەیە ئایا بەڕێی ئێوە من بەردەوام بم قسە بکەم یا بوسم بەڕاستی ئێبن بۆچی 30 ساڵ خۆمی ناکەکەم کاکە هەموو ژیانی خۆ من داناوە لە ئەوروپایە من کە کابرا خۆی بە ئۆپۆزیسیۆن زانێ گوێن بە ئارام ئەحمەدەیە ئەرێ بەڕاستی من قسە بکەم یا قسە نەکەم کاکە بڵم بخۆم دابش خەڵکی ژیانی خۆم بمرێ من بەسیتر تەواو واز لە لایڤ بێنم واز لە نووسین بێنم جا چیرۆکێ بڕۆم بە لای کۆمەڵێ مەوازعی ترەوە بخۆم بیکەم و ئەمە بەجێ بێڵم کاکە ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم 6 مەلەفم بۆ هاتووە بڕواتان نەبێ مەلەفم بۆ هاتووە ئەوە هینی مەرزەکەی هینی ئەو هێمن و ئالم بابەتانە هیچ جوتیارەکانی کەلار و ئەوانم بۆ هاتووە دەربەری خانە شوێ جوتیارەکان مەلەفم لە پێنجەرەوە بۆ هاتووە هینی دزی و جەتەی هینی مەریوانی حاجی جەمالم بۆ هاتووە نازانم چۆی ئەوانم بابەتانە هینی دەروێشەکەی کێیە ئەمەی شێخ نەهرۆ کەسێکی لەلایە نازانم ناوی جەمالە ناوی چییە مەلەفی ئەویشم بۆ هاتووە یعنی ڕۆژانە دەیان مەلەفی دزی و گەندەڵی سەرانی پارتی وێچێتی ئەوان بەبایش دنیایان دزیوە ئەمانە کاکە دنیایان دزیوە تۆ یە خۆ بە ئارام ئەحمەد مەشغوڵەکەی ها بێشەهامەت دنیایان دزیوە ئەوان هەموو دنیایان خوارد پارتی وێچێتی کاکە تۆیەی ئیش و کارە بەس دەرزیکردنە بە ئارام ئەحمەدە تۆ بەشەری کاکە ئەگەر تۆ پیاوی ئەوانی ئەگەر جاسوسی پاراستن و زانیاری و ئارام بابەتانە نی ئەمە ئیتر سیاست نییە بەڕاستی ئەمە ئیتر دڵسۆزی نییە عەزیزان ئەمە ڕێک فەوزایە بە مانای کەلیمە من لە نەوەیەکەوە لە مەلام سەفا ئەڵێ لە مەسعود ئەڵێ لە نێچیر ئەڵێ لە مەسعود ئەڵێ لە جەلال تاڵەبانی ئەڵێ لە سەرانی پارتی لەیەکێتی وەڵڵاه زەلامیان نییە 100 جار پەلامەرم نابێت باشە کەچی ئێشتا هەر ژیانە مەحمەد من چی بکەم ئێوە ڕازیە من زەحمە نەبێ کاکە من چی بکەم ئادەی پێم بڵێ بزانم چی بکەم کاکە وەکو پەشێ ئەڵێ وتان خڕ بە خڕ بووین وتان پان بەرەوە پان بووینەوە وتان ئەمە بکە چی بکەین ئێمە بەڕاستی کاکە ئەگەر ئێوە لەناو ئۆپۆزیسیۆن و بەناو شەڕی ئێمەمانە ناکەن پیاوی ئەو دەسەڵاتە نین بۆچی زەحمە نەبێ بەسەرەکە چییە
تحداكم أقول بيجي صار نبل حتى أو بلن بياني من إعلان يكم كاكا يتر من خسناكم للايفا لهيش حق مثلا يكشتوني كاكا بخم دانش رجاني خم بم إن جا بلا مارمين أو خوي فروش بوي بيدان فانا محمد كاكا أو خوي فروشت كلو كلمة لتكاكش يا أي هوار بالاو كورتا الله كاكا جان بالاو كورتا باش بريمن قلاوي الله ري بربيله دنيجي على مقر بقوش خاني يا براخي بوهريت كاكا الدولة مني الله ولا شو تزيو سوالك يبارني على كل الرسول يا اخوي شكيني كلهم بلاتي من نخوش كاكا من ناكم ولا ددارو بمرة خليك السياسة كان بوي او حالة كمان ناخوش نخوشها براسي 6 سال زيادة من هاواركم باتريو شتي تاوان كانوا خراب هيش نما بيان مال بكاكش كشي هدجنا مال كاكش هندي برادر يا مو كن نمونه المعززان تو سيري ام هاو كشيه كان وكن نمونه بو هموتا بافا لاهور الشيخ زنجي هاوسروكي يكيتيه ام هدجيتي باش قبولنا مش دجي بمكاتك هاوسروكي يكيتي اوكي وكو بارتي لسر لو كاتيا كهاوسروكي يكيتيبو دهان رابورتان لسر انوسي لسر هنا لسر لاهور الشيخ زنجي دجايتي انا كنت تخوت هم تلبيت انا هم رابورتا كدجي لاهور بلاو ابوه ام هدجي لاهور بو كاتيش شان بشاني باراسني بارتيو بنماني بازاني شان بشاني رابورتا كاني اوان هدجي لاهور بو اوكي قيدا كاوش وكو قباد بافر عليه دركراوا كان دركراون لاهور الشيخ زنجي وانا دركران ام هدجي لاهور الشيخ زنجي باشا كاكا هدجي اوكي هسا مقابل الرودا وشو مالي بو تلفزيون كان شو مالي يكسعتوني قصي لقلاكير لدواتي في كان برنامج بلاو نكردو ام هدجي لاهور باش بيرك قصي كدوله الرودا بلاي كلوتوا ام هدجي لاهور كاكا اي تو تشيكا يعني تو ها لما لو دانشي هدجيت دزيبك هدجي شريف به هدجي لقل بارتي بهدجي دجي بارتي بهدجي لناوي كيتيا بهدجي دجي كيتي بهدجي اي تو تشيتي كاكا قلتو نخوشني زحمه نبي كاكا قلتو بيمارني اي تشيتي كاكا شي انتو تو دي تشي بي تشي ها تشي بي بيبتو هدجي بي اوكاتيش كاكا سياسه كيوا اكلي براسي كاكا ها اخر سياسه كيوا اكلي عزيزاني ارام احمد لشو الدنيا اشتي واهي يا مخوا وانا هيك بارتي اسواري النميني باش اسواري النميني براسي من حزكم بياني صدقت هزاك ولا يشتي بين كاكا لسكرتكانيان هزاك ولا بارتي بين سكرتكانيان كاكا باشا تو هدجي كاكا شو اشتي ببرشين كاكا ايوه دجي بارتي كدي 6 صالح هاوركم هدجي بي كاكا تشيكم تو دجي من ابي زحمه النبي اجي بي بارتي يشتي نيت بوي او كسانا براسي يا قم شيء سياسي سياسه نازن كسياسة فني ممكناته يا هنر سياسة كردن براسي يا أويها كشيء لك على كان يعني هي نابتو لها مش كهدج بي يا مثلا ياسين أو ياسين خزري شيء أمن دام برلمانكي أمي أويك لبريطانيا أو كشيء دسكت من عزيزان هميشه من باجي رازقوي ما ولا جياني خوما براسي رازقو لقل هموش ليكا اگر دروزن بومايا خوم لقل همو دنياك او گونجان لواقع باشا لم قسانشا كيسي كم كس حسابي هلا نكات من لبارتي نتلساوم 6 سال جرم يعني يكيتي 6 سال جرم يعني قران لدواي او ان نشوا سوا قران ما هل جرم يعني حسك كان هاتي جوني اخلاقي بمن داوا باشا اگر كومن خلقي تيش كيسي بناي وبزن نقصا كان جون بني مثل بخيال ما نايا براسي يبقى حسابي هلا نكا بلا ولا دفاع لفلان ولا فلان الم بابتان هندي كسلين كاكا خو ياسين خزرو او انا دزيان نكدوا قرانا كان وعرن بلا دزيتان كدوا همو قرانا كان دزيتان كدوا اللي رأسنا اتاخواري خوالوتا بدل على مشي ايوا متماني خلقتان دزيوا ايوا متماني دندركان ودني خلقتان دزيوا وكو بزوتاوي قران ايوا اواتو امانشي خلقتان دزيوا وكو بزوتاوي قران ايوا انرژی و قوربانیەکانی 500,000 دەنگتان فرۆشۆ بە پارتی یەکێتی بجوتەوەی گۆڕان لەبەر ئێوە دزن لە ڕاستیە باش نییە چی ئەو خەڵکەی وا لێ کرد ئێوە واتان لێ کرد باشە ئەم کار یاسینە داڵیە چی ئەوەیە فرۆشت ئێمە ئەیهێنین ئەیکەین بە ئەندام پەرلەمان کە بڕوا دیفاع لە خەڵکە لە دەنگی خەڵکە لە ئاوات و ئامانجەکانی خەڵکە یەک
لا وتلقي بيج أسيري لبريطانيا بوخوان أخون كيف كان وصوصل خانم ألينو كلاز رشا ألين كاكش إيوه دني خلقتان تزيو كاكا مالين كاكا قران هيشي نكدو قران هيشي نتزيو شو أنا بابتنا برو والله هموش تان تزيو كاكا والله دزيني متماني خلق لدزيني $100 مليار كاسال باستر كاكا أوي قران بخلقتان كدو نباتي نيشتي نيكدو لحقيقة يوم مش تان تزيو كاكا لبروي أقساناكم بوي كبزان حقيقتي أرى الموضوع كان شونه ومن شون لسه الموضوع أنا خصاكم كشي لدواي أوي كلا بريطانيا الرياوة قرأنا كان على شيء شاء الله وين اللي بكده أو زلامة شاء الله بيان كشتايا أو زلامة شاء الله واو تقوى اللي بايا شاء الله واو نازل وين اللي كده أريه وشرب ناكن كاكا جاباشي إيه وفرق كان شيء لقى أوي سلسلة عثماني كش كاكا فرق كان شيء سأوي كاكا وقريب يعني كشت ها جواز كان شيء براسي أو كاكا ديان كومنتي قرأنا كان بينيوه همي على شاء الله بيان كشتايا شاء الله وين اللي كده شاء الله أمريكا خسي قوت سينا أخلاقي أكن براسي أما عيب كاكا أما عيبه إن جاء إسأمه راسي كنا بيقوله وكو رأي على محمد أجسام من سنتا بلو يقصر كم بوشي خليك الأوبوزيسيون ودنجي نارازي لبريطانيا يا لأوروبا ولا معناه بطاقين عشرين وبيزاوا كان كاكيجي إيوه باسلتا أقصر كين بوي بيشي يقصني بوي كزنله ولا دفاعك على قران ولا ياسين ولا نازل شو أنا بابتنا شو كمان نكبتي كم أويك أبي راسي كان بو خلقهم كم هو نوكو كم ولا خلق هذا خود باي قرب على خيبكم وبوست كم ولا أرى والله الدنيا كاول أرى والله واكرة أنا بابتنا من ناتو أنا أو كم راسي شو كمان بدأت شو نكم لها مش شو نكشير أدا اسمه شو نكا باش ويك خوم ليبم باش ببالقوة هميم دلابة إنت أقصك يعني خوم على محمد كم هل كسيكيش إيه أقصي مرات كاتو من بلقم بيه بلقي بين داهم بيه براستي بوها مشتكى يكب كاكا من رأم لقل أوانية كسي هسي بشي لشقامي كابيدي يخبى ياسين بقريتو يهركي بيابكيشي عيبة كاكا عيبة براسي أمي ياريه تركن كاكيجي أمي ياريه بو ناشين كدني شقامي أوروبا وبريطانيا وأوانية للراسية ومن بهيجو لقليانين وبالراسي من دجي أم نوعا ياريم كأكليت أو كان جداما وانيش هان مدن برنكاني أوابك كاكا ياسين شيء زحمة هذه بيبرد كاكا ياسين شيء عزيزك من إيواتشن هي الكيك أكيد بديوارك بناء برخوشي نكوتو ياسين شيء كاكا جاب سروشي هريمة النخيل سروشي حكمته النخيل إيراني هنا النخيل شو زانو فرانسا نا ما ينكدوا دزيان كدوا غندليان كدوا خوان فروش ودنيا اما هرهم راستا بلا مشتي قولوا تركن كاكيش اما هي جنيه دراسيه خوتان بمشتالو ما عندهم مكان خوتان بمشتالو توشي كيش مكان لحقيقتها با همو دنيا بزاني كايما دجي امد صلاتين باخلاق ودجي امد صلاتين كاكيش نكل اما باشانيش لبياني وصفش مخندو تو كاكيجان براشينم عزيزاني آل محمد بوي من تيتانجين مكو كودي هو دارم أوكرانا دزناك بجندان بآل محمد كم راسي كان عليهم كاكيجان شو كمن بلغم بيه طو كسي إنكاري لسه الموضوع كان كده وكو متمانة بلغا كيخان بردسي أجناتا كوريا كيا خوش كزاي أم ياسيني باشا ناو كيشي ناو قناكا تلفونك بو أنجنجا الله ورا بو دوكانكم باڵامبۆ ئەندام پەرلەمانی شێتیە دوو ئافەتی لەلایە لە فڵانە شوێنە بشۆ هێلکەبارانیکە ئەمیش یەکسەر ڕاکا بۆ ئەوێ ئەمانی دوو سێ نەفەرێ خەنەوە سیارێک و چوار پێش بۆ کچی لێن و ئەنە بابەتانە ئیتر مەڵێن گوێی بڕاوە کاکە عیبە مەڵێن چەقۆی لێدراوە کاکیجان مەڵێن ئەمە ئەوەی لێکراوە دەمانچی لێکراوە و ئەنە بابەتانە کاکە تۆ کاکە ڕاستگۆن برا بەڵام لەسەر و هەموو ئەوە شۆکەم ئەو قسەی هاکەم هەر بانکردنی ئەو کوڕە بەفێڵ بۆ ئەو شوێنە و یەک بۆ کزیان لێیابێ یان دە بۆ کزیان لێیابێ کارەکەیان زۆر ناشەریفانە بووە ئەو گروپە بەڕاستی ئەوە شقاوە بازاڕیە ئەوە شەلاتی بازاڕیە و ئەوە خێولەتی بازاڕیە بەڕاستی ئەو جەماعەتی یاسینە خوشکەزایەتی هەچێکێتی بەڕاستی کارێکیان کردو ئەگەر دوو بۆ کزیشیان لێیابێ ئەوە کارێکی بێقیمەتانەیە و کارێکی بێشەرەفانەیە واتە وەکو ئارام محمەد نە لەگەڵ هێلکەوە شاندنان بۆ هیچ کەسێک بەڕاستی و نە لەگەڵ ئەوەی شام کە دابنیشن گەنجێک لە بەرەوشی جوای کرد بانیکن بچن چوار بۆ کەسی لێ بن یا دوزدەی لێ بدەن بەڕاستی لەگەڵ ئەمیشە نیم بەمانای کەلیمە و ئەمە بە هەردوو تەرەفەکەی بەڕاستی ڕسوا ئەکەم ئەم مۆزوع کاکە ئێمە مەشغوڵ مەکەن بەم شتە قۆڕانەوە مەشغوڵمان مەکەن بەم شتە لاوەکیانەوە کاکەگیان ئەگەر ڕاستەکەن دژیەکە دیپارتین وەرن باشین گەورەتر کەین کاکە وەرن باشین گەورەتر کە دژی پارتیویەتی بە قوربانتان بە ئەمە هیچ نییە تەواو لەبەرە پێویست ناکات لە ئێوارەوە من لە بەیانیەوە پۆستە خوێنمەوە سەر لەبەری پۆستەکانتان درۆیە کاکەگیان
سەلەبەری ئەو پۆستانە ئەو ڕەفیقانە کە پۆستیان کردووە هەر هەمووی درۆیە هیچی وانە بەڕاستی کاکە هیچی وانە چاوی یاسین دەرە هاوسەری بە قەبری بابی ئەوانیە کاکەشن ئەوانیە بۆیە من ئەمەوێت لەسەر هەموو شتێ ڕاستگۆ بم عەزیزان ئینسانی بە ئەخلاق ئینسانی بە ئەتوار نابێت درۆ بۆ دوژمنەکەشی بکە کاکە من چیم نەکرد بە نەوشام سەفا بە قوربانتان بم چیم نەکرد بە بچووتەوەی گۆڕان چیم نەکرد بە میاسین و ئالەم بابەتانە کاکە هەموو شتێکم پێ کردووە بەڵام لێرە ئەبێ من ڕاست بڕۆم کاکە ئەخلاقی ئارام ئەحمەد وایە لە حەقەدا ئەبێ من ڕاست بڕۆم نابێت دابنیشم لەبەرەوەی دژی گۆڕان و نەوشی و ئەمسەفا و ئەم هەتی و ناویشی ئەم یاسینەم هەر لە خۆمەوە یەسەر پۆستکەم و بڵێم ئەرە وەڵا بە چەقۆ و کوشتیان و دەمانچیان لەسەر ملی و فڕاندیان و بە 20 کەس و وایان لێ کردو ئەلەم بابەتان وای چیوانی بەڕاستی چیوانیە کاکەجان عیبە ئەم هەموو پۆستە لە خۆتانەوە مەکەن دوای قەرەباڵغی مەکەون کاکەجان ئاوانیە لە ڕاستیە عیبە کاکەجان سەردەمانەیە کە ئێمە دژی پارتی وێشێتی بووین ڕەنگە خەڵکانە ئێش هەردایی نەبوون بە قوربانتان بم باش نییە شتەکان ئاوا تێکەڵاو مەکەن لە ڕاستیە یعنی بەڕاستی من زۆر جار بەزەین بە خۆمایەتەوە کاکە هەر بەڕاستی بەزەین بە خۆمایەتەوە برێشین کاتی ئێمە قسە باسمان کردووە هاوارمان کردووە هیچ کەسیشکە لە ساحەکان نەبووە کاکەجان خۆچیەیە بەخێر بێ بەڵام بەکاری باش و بەکاری جوان لەبەرەوە ئەبێ ڕاستگۆ بین کاکەجان ئەبێ ڕاستگۆ بین لە شتەکانە مەیکەن کە شتێک ئەبیسن بە دووادا چوون بکەن کاکە ئەمە خەسەخانەکە هەیە دکتۆرەکە هەیە فەحسەکان هەیە هەموو شتێک هەیە کاکی شیرینم ئێخۆ ناکرێت بە قوربانە بم کابرا تۆزی دەموچای ڕۆژاوە ڕاستە ئەم سەرپەنجێشی تۆزە ڕۆژ برینار بوو ڕاست تۆ کاکەچێنیت ئیتر مەیکەن بەوەی بەدەمانچە وایان لێ کرد و فڕاندیان وایان لێ کرد و چەقۆیان لێیا و گوێیان بڕی و کاکە عیبە بە قوربانتان کاکە عیبە بە قوربانی ئەو دڵەتان بم یعنی هەتاکەی من دابنیشم ڕاستیەکانتان پێم دوایش بەخوا هەر جوێن پێنە سەر ئەمەش ئێستا دوای دووسێ ڕۆژکە پۆستەکە اینجا ئارام ئەحمەد بێخلاقە ئارام ئەحمەد دیفاعی لە نەوشیوام سەفا و لە گۆڕان کرد و لە یاسین کرد و لەم بابەتانە کورە وەڵی کاکە ئەو کوڕی کە بردوانە دووسێ بۆ کەزیان لێیاوە قۆنەرەکەی لای من لە یاسین و لە هەموو سەرانی گۆڕا شەیفتر هەر ئەو بناڵە بەڕاستی کە هیچیشم بەدڵ نییە هیچ کارێکیم بەدڵ نییە بەڕاستی هیچ کارێک چونکە هەمووی زەربەدانە لەبەری ناڕاستی لەبەری ئۆپۆزیسیۆن واقعەکە کاکەجان بەس ئاخەتان تۆ خۆ ئینسان ئەگەر ڕاستی بڕە کافر نابێت بۆیە قسەکردن و پۆستکردن مەسئولیەتە عەزیزان کاکە خەڵکەیە دکتۆرە لە خۆ پۆستی کردو لە خۆ قسەیەکە لە خۆ قسەیە جاوێتەوە عەزیزەکەم نابێ پشا لە ئارام ئەحمەدی هیچ نەبێ کاکە خۆم سەری مارەکەم ئاگەم نەرە شتێکە کاکەگیان یعنی تۆ پێت وایە لە هەموو ئەوروپا و بریتانیا و ئەمریکا شتێ ڕوو بدا ئارام ئەحمەد یەکەم کەس نایزانێ مەڵتانەوە بێ یەکەم کەس نایزانێ ئارام ئەحمەد نازانم مەسەلەکە چۆن و چۆن نییە ها بەڵگەم بۆ نانێرن یەکسەر بەڵگە بۆ لێرە نەخۆش دەکەن کاکەجان تا بەڵگە بەدەستی بنەگە لەبەرەوە ئەمێ دووبارێکەمەوە کاری ئەم گروپەی خوشکەساکانی ئەم یاسینە کارێکی ناجوانبێرانەیە و کارێکی ناشەریفانەیە بەڕاستی قەینا کاری ئەو برادەرە ئەو کوڕە هەڵەیە هێلکە ئەگرێتە خەڵک و چیوانە بابەتانە بەڵام کارێکی ئەمانی سەخیفانەیە دوایش عەزیزان کێ ئێوەی فێر کردووەکە هێلکە گرتنە خەڵک کاری مەدەنیانەیە زەحمە نەبێ کام لە ئێوە ڕازیە بن کە ژنتان هەیە مناڵتان هەیە کەس و کاتان هەیە کەسێ بێ لە سەرجادەیەکە هێلکە و تێبگرێ باش نییە فلیم و لێ بگرێ لە هەموو سۆشیال میدیا بڵاوی کاتەوە هەزاران هەزار جۆر و سوکاتی پێ بکرێ کاکە ئەمەی ترۆرە بە قوربانتان بم ئەمەی ترۆرە کاکە ئەمەی شکاندنی کەسایەتی ئینسانە کاکە ئەیلەوە خۆ ناکرێ ئێوە هەر بڵێن حاڵی حسابی بە قوربانتان قەینا لە زەگەورەکان بکەن و ئەمە جیاوازە بەڵام شەرەکەم لە ماوە پێشواڵ لە چی دەلانێ وڵا کاگەرم سەلام دیدی ئەگە ئارام ئەحمەد بۆ بریتانیا هێلکەی تێگرم وتم وای هێلکەکەی پێکەم وەکو منیشک هێلکە بۆ لە ئارام ئەحمەدی کاکە بە نمونە وای تو زەلامێ وتم ڕێیەک وەکو منیش ئەبێ هێلکەکە بکە زەحمە اینجا ئەتوانین لە منی بگرێ هێ لە من بۆ هێلکە لە منەکەی کاکە چیم کردووە زەحمە لێبێ کاکە 27 ساڵە ئاوارەم قوڕ کراوە بەسەرما هەموو ژیانی خۆمم داناوە هێلکە لە ئارام ئەحمەدگری بەخوا پێغەمە کەس هێلکەم تێگە نایڵم ژیانە بێوەڕاستی خۆ کردنیم تۆ بێ کامێرەیە دابنیت و هێلکەم تێگری و بێ حرمەتیم پێ بکەیت و بەناوی مەدەنیەتەوە قسەی قۆڕە بەڕاستی کاکەجان ئەم کارانە عیبە مەیکەن بەڕاستی کاکەجان من کێشەم وەیە درۆ مەکەن کۆتۆ کەرمانجی درۆ مەکەن و تەواو ڕاست بۆ بن ئەمە کێشەکەی منە بە فڕۆفیشاڵی سۆشیال میدیا مەکەونە هەلە کەسەمە تۆ بەس لەکی فشۆفیشاڵ بن کاکەیەوە ئەمە قسەکەی منە بۆچی بێتان ناخۆشە بە قوربان تەواو من ئەم شەو تەنها ویستم ئەمانە بە ئێوە بڵێم لەناو ئەم بەرەی ئۆپۆزیسیۆنەیە خەڵکانێکن بەڕاستی پێی دەسەڵاتن چوار قسە دژی دەسەڵاتی ئەکەن چ قسە دژی ئێمە ئەکەن بێ حرمەتیمان پێکەن سوکاتیمان پێکەن بەخوا دژی ئێوە لەگەڵ دەسەڵاتان بەڕاستی
ئەگەنە ئاواتان نێک لێرەوە من بانەوازەکەم بۆ هەموو خەڵک کە خۆی بە ناڕازیە زانێ ئەگەر ڕاستەکەن دژی ئەو دەسەڵاتن وەرن با دەوریەتر کۆبینەوە کاکە والله یەکێتی و پاتی بە دۆ دەلەسە ناڕۆخە کاکە باخوا یەکێتی و پاتی بە درۆ دەلەسە و پۆستی فەیسبوک و قسەی ئارام محمە و ئەمانە بەخوا برا ناڕۆخێ بەمانە کاکەجیان وەڵاهی بە قسە بێ 30 ساڵە ئارام محمەد قساکە بە قسە وایە ئێستا ئەبووە بەس ئارام محمەد پاتی و یەکێتی و گۆڕان و حسک و شوێعی هەمووی بڕۆخانەیە ڕاستی ناڕۆخێ کاکەجیان بە پۆستە فیشاڵەکانی ئێوەش بەخوا یەکێتی پاتی ناڕۆخێ کاکەجیان ئەگەر ئازادیتیان تێیە ئەگەر شەهامەتان تێیە ئەگەر عەقڵ لە کەدەتانەیە ئەگەر دژی یەکێتی و پارتی لە ئەوروپا لە ناوەوە وەرن لێ دەوری یەکتر کۆبینەوە کاکەجیان وەرن لە بەریتانیا ئەڵێن لە ئەڵمان ئەڵێن لە هۆڵندا ئەڵێن لە بەلجیکا ئەڵێن لە سوید ئەڵێن لە کوێ ئەڵێن وەرن لە دەوری یەک کۆبینەوە سەرەتا 100 کەسمان کۆبینەوە بنیاتێک دابنین لەژێر چەتێکا کۆبینەوە لە یەکتر تێبگەین بەڕاستی با لە ساسەوەکو یەک بیر دەکەینەوە کاکە با لە 150 یەک بکەینەوە لە 140 یەک بکەینەوە گرنگ ئەوەیە یەکش ئێمە کۆبکاتەوە دژی ئەم دەسەڵاتێکە نای حکومەتی هەرێمە پارتی و یەکێتی و گۆڕان و ئەم بابەتانەیە ئەگەر ئێوە ڕاستەکەن دژن وەرن ئەم کارە بکەین ئەگەر نا ئیتر بەهێلکە و نازانم بە پۆستکردن و بە ئارام محمەد خوێڕیە و ئارام محمەد خۆفرۆشە و فلانەکە بوو وایە و ئەمە وایە وەڵڵاهی باوکم یەکێتی پارتی ناڕۆخێت هەر ملیان قەویە بێ یەکێتی پارتی بابای بیزان ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندتر دەبن کورە عەزیزان یەکێتی و پارتی هەموو خاچی کوردستان فرۆشتووە باباش بیزان هەموو خاچی کوردستان کەلار عەزیتیانەما گەرمیان سەویتیانەما هەمویان فرۆشت سلێمانی هەمووی فرۆشرا هەولێر هەمووی فرۆشرا بادینان هەمووی فرۆشرا دهۆک و چۆک و ئەلەم بابەتانە بەخوا لە زاخەوە راپۆرتم بۆ هاتووە ئەڵێ کۆمەڵێک قەرپاڵی شاخوما خەیە بە ناوی هینەوە کوڕانی بنەماڵی پازانی چونوتیانە کاکە ئەما ئیکەین بە شوێنی سەیرانگا و ئەلەم بابەتانە بە پارێکی کەم لیان کڕیون لە فەلاح شتەکان هەمویان کرد بە ڤێلا و شوێنی تایبەت بۆ خۆیان لەو شاخ و داخەیە ژیانی شاهانەیەکن بۆ خۆیان کەچی تۆ دانیشی لەناو سۆشیال میدیا بەجوێر بە یەکتر نەدەین ئێمە کاکە بەس قسە بە یەکتر دەڵێت ئەو با بە یەک و کۆبینەوە ئەی هاوار کاکەجیان ئەی لەوە ئێستا تازە هەولێرچێتین بووە کاکە زەلامەیە ئەڵێ ئێمە هەر هەولێریەکان بە یەک و بۆ خۆمان ئەم 4-5 کەسە هەولێریەکان ئێمە ئەماکەین یعنی تۆ دەوێت بەم 4-5 کەسە ئەوروپا هەولێرچێتی کەی دژی یەکێتی پارتی کاکە ئاوا بیڕوخێنی ئاوا گۆڕانکاریەکەی نە کاتە تۆ دەبەنگی بەڕاستی تۆ سیاسی نیت کاتێکی دەبەنگی تو تەواو ئەوە لە کۆتا قسەکانمە کەسیش پێتە هین نەکا کەسیش قسەکانی پێ ناخۆش نەبێ لەبەرەوەی ئەمانە هەر هەمێ ڕاستی من کارەکەی ئەم ئەندام پەرلەمانی گۆڕان ڕسوا ئەەکەم بەڕاستی کارێکی ڕسوایانەیە کارێکی بێقیمەتانەیە بەڕاستی نەدەبوو ئەو کاریان کردایە حتا ئەگەر یەک بۆ کەسیش بێ نەدەبوو لێیان بدایە گەنجێکە تۆ ڕەبوو هەرکێکی تێگرتووە قیچێکە خۆ ناخۆری کاکەش ئاسایی وەرگرتیان لەبەرەوەی تۆ ئەندام پەرلەمانێکی تۆ ئێوە دزیتان کردووە گەندەڵیتان کردووە بێئەخلاقیتان کردووە دەنگی خەڵکتان دزیوە خەڵکی دیتان تۆڕێ ڕسواتانەکە تۆ کاکە مێنە ناو خەڵک پارتیەکێتی کاکە گۆڕان مێنە ناو خەڵک کاکەجێ تۆ مێن بە قوربانتان بوو کاکە وەڵا خەڵکی ئەوەی نایە کاکەجێ تازەڵێ گۆڕان هەڵەستێنم بەخوا برە خەڵکی ئەوەی نایە کاکەجێ تۆ ئەو قسانە بکەکردم لەسەر مەسەلەی لاهور و ئەنج من قسەکانی خۆم دوێنێ کرد خۆشەویستانی من مشتێکی ئەو تۆم نییە بەڵام ئەگەر من لاهور بوومایە زۆر شتە بوو بەڕاستی ئەمتوانی بیکەم و ئێستا ئیشم کرد وەرە بەدی عەداتاشی چی کاکە و گاڵتە چاوی چیە بە قوربانم ئەوە چییە بە ساقەتان ناتوانن جواب بنەوە تۆزێ خۆیان باە و تەواو من هەمیشە ئەمزانی کاکەجێن خەڵگەی و کاکە پاوڵ واکە و ئەگەر لاهورەوەکە پاوڵ پەلامارێ وەڵام ئەگەر کەی بوو سێمان بەڵێ سوێت وەڵام ئەگەر گونی بگیری مەگەر گونی لاهور بگیری چی پێ دەڵێ چی پێ ناگری کاکەجێ تا چی بکە کاکە کابرا هاوسەرەکەی یەکێتیەوە تاوەخۆ بە زۆر نییە ئەزانم خۆوا مەزانن ئەو نەگێلم و ئەزانم کە ئێستا یەکێتی یەکسەڵێ پاوڵە کاکە وەرە کاک لاوجیاوەرەوە ئەنباتە بەڵام ئێستا لەبەرەی یاساییەوە لاهور هاوسەرێکی یەکێتیە ئەتوانێت لیستی دروستکە بە ناو یەکێتیەوە ئەتوانێت واژۆ بکات ئەتوانێت هەموو شتێک بکات هەڵسوڕێ ئەم ئەولا بکە ئەتوانێت بیکە پاشان هەندێک قسە هەیە ئیکەن وەڵامیش بەوە ئەدەمەوە یەتی کۆتایی پێن بە بەحسەکە عەزیزان کاکە وەڵا پارتی لەسەر خاتە ئیشەکانی یەکێتیە و ناو یەکێتی والیەکەوە کاکە خەتای پارتی چییە پارتی سیاسەکە دەستی پارتی خۆش بێ کاکەجێن ئێوە خۆتان خراپن خۆتان خراپ پارتی بڵێکی کاکەم پارتی سیاسەتەکە حەزەکە نیارەکانی هەمی پارچە بێ حەزەکە هەمووتان ڕەسوا بن حەزەکە خۆی بێ بە کەسی بە حیزبی یەکەم کە یەکەمیشە لە کوردستانە حەزەکە دەست بەسەر هەر هەموو شتێکا بگرێن حەزەکە هەمووتان دەستەبۆی خۆی بکە سیاسەت وایە کاکە ئیتر بۆشی دائانیشن ئەڵێن وەڵا خەتای پارتی و پارتی ئەوە فەرموو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئێوە چوار پێوتانتیان هەیە زەحمە نەبێ چوار ژنتانتیان هەیە باشە یەکێتی ئەگەر و ئاوا ئەزان کە پارتی یاریتان پێیەکا و ئەم ئەواکە باشە ئەی بۆ نایەن وەکو بەشەر
کۆمەڵێک لەم پیاوانە کۆ ببنەوە وەکو سەرکردایەتی یەکێتی کێشەکانی ناوخۆتان حەلکەن بۆچی نانەوە کارەکان زەحمەت نەبێت ها ئەگەر ئێوە کێشەکەتان ئەوەیە کە خەتای پارتیە فەرموو سەرانی یەکێتی مەکتەبی سیاسیە مەلا بەختیارە حاکم قایرە دلێری سەیمەجیە خولە سەنگاویە نازانم فڵانە فیسارەکانە بەرهەم ساڵحە هەموو ئەوانە کە هەن قوبادە پاڤڵە لاهورە کوڕی نازان چێ هەمووتان وەرن لەش هەوڵەکە کۆ ببنەوە دابنیژن کێشەکانی خۆتان حەلکەن کاکەجێ ئەیلەوە ئەیتۆ کە کێشەکانی خۆ حەل ناکەی پارتیش ئاواکە لە بەرامبەرتانە خەتای کەس نییە دوای ئەوەیش ئەو قسە قۆرانە بینم وڵا لاهور بۆ بە پیاوی پارتی وڵا لاهورەوە قسە قۆرانە چ قسە منەڵەنێ کاکەجێ ئێمە لە بیرمانە کاکەجان کە سێمان بەر لە ئێستا پاڤڵ لە ڕووداوە چیە وت کاکە چۆن ڕوودا دوای پاڤڵ کەوتم لە بیرمانە هەرمون کاکە وە چۆن هەر ڕوودا و مقابلەی لاهوری کرد بەڵام بڵاوی نەکردەوە مقابلەکەی بەڵامینەکەی پاڤڵی کرد بە خۆشحاڵیەوە لەینەکەی خۆی بیرمانە کاکە کە هەر پاڤڵ تاڵەبانی ئەیوت 16 جار تەلەفۆنم بۆ کاک مەسعود بازانی کردووە مەکتەبی سیاسی محاسەبە کردووە لەبەرەی ڕەخنی لە کاک مەسعود گرتووە کاک مەسعود مامی گەورەمە هەموومان لە بیرمانە کاکە ژێنە شتانە هەموومان ئەوانە ئەزانین لەبەرەوە ئەوەی کە پیاوی بنەماڵی بازانیە خودی جەنات تاڵەبانی بوو ئەوەی کە پیاوی بنەماڵی بازانیە خودی پاڤڵ و قوبادە بەڕاستی محموود سەنگاوی نەیەوت جانتە هەڵگرەکەی مەسعود بازانی کە کاکە قوبادە لە بیرمان نەچۆتەوە خۆ کاکە ئەو شتانە بە قوربانتان بم ئێوە لە دوای ساڵی 92 نۆکەری بنەماڵی بازانی بوون بنەماڵی تاڵەبانیەوە قسە قۆران چی کاکە ئێوە هەمیشە چڵانێتەوە بۆ بنەماڵی بازانی ئەتانێت بەم قسانە ئەوە بکەن نایخوا بەڕاستی کاکەیشە والله حقیقەتن کاکە یعنی هەمووی بەڵگە هەیە لەسەر ئەم مۆزوعانە قسەی جیرفانی من نییە تاوەکو دەری بێنم و هەروە بڵای بکەمەوە ئەمە ڕاستی تۆ من هیچ قسەیە ناکەم خۆشەویستانی من پرسیار لە ئێوە ئاکەم بەڕاستیە لە دواییشە لە شتێک بڵاوەکەمەوە کۆمنتی خۆتا بنووسن ئەرێ کاکە من بێدەنگ بم باشەیە بێدەنگ لەم بەڕاستی خۆشەویستە کاکە ئەگەر زۆرینە ئەڵەن ئارام ئەحمەد بێدەنگ بە وەڵڵاهی بێدەنگە بم کاکەجێتەوە ئیتر لە لایڤەکەمەوە نەقساکەم حەقم نییە مانی دوو مانگجارێکە تااقەتم بێم دوو قساکەم هەر لە خۆمەوە ئیتر لاکەم بەسەر ئەم کۆمەڵانی نە گەندەڵی باسەکەم نە دزی باسەکەم هەرچی دەوڵەمەندیەکردن بە دوژمنی خۆم هەرچی دزەیەکردن بە دوژمنی خۆم هەرچی مەسئولیەتی پارتیەکردن بە دوژمنی خۆم باش نییە هەموو ئەوانم کرد کەچی ئەم میلەتەی ئێمە هێشتا هەر پێی نازانێ کاکە ئێمە چیتان بکەن وەجێ بە قوربانتان بم باوکم بە شەرەفم میلەتی ئەگەر بە وەفا بووایە ئەبوایە دەستیان ئاوا ڕاگەتە بێتە کاگەم تۆ بەسەریا بڕۆ چونکە هەموو ژیانی خۆم بە لە پێنە ئەو مۆزوعاندانە وەڵڵاهی ئەمتوانی خۆ فرۆشم بەخوا ئەمتوانی بڕۆم ژیانی خۆم دابیر بکەم کاکە ئەمتوانی بچم بۆ هەولێر بۆ خۆم دابیشم لەگەڵ پارتیاک بیخۆم و بخۆم بلەوەڕم کاکە لە سلێمانی هەر بە هەماشکڵ وەڵڵا بەڕاستی عیبە کاکە یعنی ئێوە ئینسان ناومێ دەکەن بەڕاستیە کاکە یعنی هەستەکەم کە تەواوی ئەو کەسانی بە دێژایی مێژ و گیان و ژیانی خۆیان بەخشیوە شەید کراون خوێنەکان بە فیرۆ ڕۆژە بەڕاستی هەستەکەم زەحمەتەکانی ئێمە هەر بە فیرۆ ئەڕوا بەڕاستی کاکە هەر ڕاستی ئەڵێن هەر جوێنمانێنێ هەر ڕاستی ئەڵێن هەست و کاتیمان پێکەن هەر بێ حرمەتیمان پێ ئێمە چی بکەین باشە کاکەش نا یاسین تاتڵیە تیتڵیە نەزانم چییە شتێکی ئەوە هەبوو ئەوەیە فرۆش کاکەش ئاساییە کاکە ئێمە حەزێک نەچی ساڵکەر و فەقیرە بێ بەشت بۆی پارێکی دەستکەوێت کاکە بەڵام درۆمان لەگەڵ نەکا کاکەش درۆمان لەگەڵ نەکا کێشەی یاسینەکان ئەوەیە کە درۆیان لەگەڵ ئێمە کە کاکە گۆڕان ئەوەی بە ئێمەی کردووە وەڵڵاهی یەکێتی پارتی دیان کردو خۆشەویستانی ئارام ئەحمەد بێتە قسە ناکەم شۆگاتان خۆش بێ خواتان لەگەڵ لە هەوڵە دەم شتێ بڵاوکەمەوە وەڵڵاهی زۆربەی ئێوە بڵێ ئارام ئەحمەد بێدەنگ بە من بەڕاستی بێدەنگم بێتە قسە ناکەم ئەرەوەڵا دەی خواتان لەگەڵ سەرچاوی منەت